دیارە ئەم مۆبایلە لە دەستی جەنابتە نمونەی پێشبینیکراوی یەکەمین ئایفۆنی چەماوەی لە مێژوودا ئایفۆن 18 لێرە بەردەستە بە سێ ڕەنگی جیاواز بەردەستە بێتەوە بە ڕەنگی مۆر شینی ئاسمانی و ڕەنگی ڕەش کە لە ساڵی ڕابردوو ئایفۆن 17 ڕەنگی ڕەشی لە زنجیرەکەی خۆی لابرد بۆ پرۆماکس ئەمساڵ ڕەنگی ڕەشی شەگەڕێتەوە. هێشتا کۆمپانیای ئەپڵ ئایفۆنی نوێی ڕانەگەیاندووە بەڵام کۆمپانیایەک لە شاری سلێمانی هەستاوە بە ڕاگەیاندنی نمونەی پێشبینیکراوی ئایفۆن. کاک پێشەنگ ئەمە چی ئەم ئایفۆنە ئێوە ئەمڕۆ چیتان ڕاگەیاند؟ سەرەتا بەخێر بێن دەستان خۆش بێت. دیارە ئەم مۆبایلە لە دەستی جەنابتە نمونەی پێشبینیکراوی یەکەمین ئایفۆنی چەماوەی لە مێژوودا. هیچ ئایفۆنێک نەبووە لە پێشتردا ئایفۆنێکی چەماوە بێت. ئەم ساڵ ئەپڵ ئایفۆنێکی نوێ دەرەکات ڕوونمایەک شاشێکی لە بەشی دەرەوە بێت و کاتێک ئەیکەیتەوە ئەتوانی وەکو ئایپادێکیش بەکاری بێنی چونکە شاشێکی گەورەتری بۆ فراهەمەکات. ئەمە یەکەم جارە ئەپڵ پلانی ئەوەی هەیە ئایفۆنێکی چەماوە بڵاو بکاتەوە بە دڵنیایەوە و هەروەها نمونەکانی ئایفۆن 18 هەردواترەتوان خۆتان ڕیکۆردی بکەن. ئایفۆن 18 لێرە بەردەستە بە سێ ڕەنگی جیاواز بەردەستە بێتەوە بە ڕەنگی مۆر شینی ئاسمانی و ڕەنگی ڕەش کە لە ساڵی ڕابردوو ئایفۆن 17 ڕەنگی ڕەشی لە زنجیرەکەی خۆی لابرد بۆ پرۆماکس ئەمساڵ ڕەنگی ڕەشی شەگەڕێتەوە ڕەنگی سیلڤەرەکەشی وەکو خۆی ئەمێنێتەوە. کاک پێشەنگ ئەمە نرخی چۆن ئەبێت تا ئێستا هیچ هەواڵێکی دروست هەیە لەسەرێکی ئەمانە ئەو هینانن ئەو مۆدێلانە کەم ساڵ ئەخرێتە بازارەوە؟ بەڵنیایەوە ئێمە وەکو کۆمپانیای ئایزۆن سەرچاوی زۆر بەهێزمان هەیە لەلایەن کۆمپانیەکانی دروستکردنی ئەکسسواراتەوە لەلایەن خودی ئەپڵیشەوە لە وڵاتی هۆنگکۆنگ ئێمە پەیوەندێکی زۆر باشمان هەیە لەگەڵیان و ئێمە نمونەی پێشوەختەمان بەدەستگەشتووە لە ڕێگەی سەرچاوەکانی خۆمانەوە دڵنیایەوە وەکو پشتڕاستکردنەوەیەکیش هەموو سەرچاوەکانمان نمونەی ئەکسسواراتەکانی ئایفۆنی چەماوە و ئایفۆن 18یان بەدەستگەیانوین و لە ئێستادا بەردەستە نمونەی کەڤەر و درع و هەتا دوایی بەردەستە پێش دابینکردنی مۆبایلەکەی ئەکسسواراتەکان حازرەکەین ساڵانە و بەدڵنیایەوە بە ئەگەرێکی لە 95 دەتوانم بڵێم زانیارەکان دروستە بن. نرخی چۆنە بێ ئەم ساڵەوەیکەوە پێشبینیتان کردووە؟ نرخەکەی تا ئێستا دیاری نەکراوە بەڵام پێشبینی ئەکرێت لە سەرەتاکانی بڵاو بوونەوەیە دواتر کەم تاعاان دوای چەند مانگێک نرخەکان ڕوو لە دابازینەکەن بەڵام لە سەرەتاکانی بەردەستبوونیە نرخەکان لە 1350 بۆ 1499 دلار بن بەڵام مژدەی پێشبینی ئەکرێت گرانتر بێ بەڵام مژدەی ئەوە بەخەڵکەین کۆمپانیای ئەپڵ لە یەکەم ڕۆژی بەردەستبوونی مۆبایلەکە هەر نرخێک بۆ ڕۆژهەڵاتی ناوە ڕاستدیاری بکات بە هەمان نرخ خەڵکی کوردستان دەتوانێت لە ڕێگەی داواکاری پێشوەختەوە نرخەکان لە ئایزۆن بەدەست بێنێت. کاک پێشەنگەوەم پێ بڵێ ئەمە کەی دەسەکرێت بە ناونووسین؟ بەدڵنیایەوە ئەپڵ پلانێکی بەهێزی و تۆکمەی هەیە بۆ ناونووسین و پێشوەختە. ئێمە وەکو کۆمپانیای ئایزۆن یەکێکی لە نوێنەرەکانی ناونووسین بۆ ناونووسینی پێشوەختە و یەکێکی لە ناوەندەکانی فرۆشتنی ئەپڵ. بەدڵنیایەوە ئایفۆن 18 لە کاتی بەردەستبوونیدا کۆمپانیای ئەپڵ ئاماژە بە ڕۆژێکەیە دەڵێت لە فلانە ڕۆژەوە ئێمە دەست بە فرۆشت نەکەین لە هەمان ڕۆژە کە ئەپڵ دیارەکات ئێمەش دەست بە فرۆشت نەکەین بەدڵنیایەوە پێشوەختە ئێمە نمونەی ڕاستەقینە وەکو ئامێر بە کارتۆن و بە نۆئەکتیڤی و ئەمە تەنیا دیزایانی پێشبینی کراوە لەسەر داوای خۆمان دروست کراوەتەوە باشە چونکە ئێمە ستانەرەکانمان لابووە بەڵام ئێستا بەپی فرۆشتن بێت ئەگەرێکی زۆر بەهێزەیە کە نۆ ئیڤنتەکە بێت ئەپڵ عادەتەن هەفتەیەک ڕۆژ دیارەکە دوایەوە دەست بە فرۆشت نەکرێت بەڵام پێشبینی ئەکرێت پێش کاتی فرۆشتن لە ئایزۆن بەردەست بێت بەڵام بە هیچ جۆرێک ڕێ بە فرۆشتن نادرێت لەلایەن کۆمپانیای ئەپڵەوە تا ئەو کاتی ئەپڵ خۆی دەرگای فرۆشتن بە ڕووی کڕارەکانی ئاکاتەوە. ئەم ڕەنگات وین بڵێن ڕەنگی گێلاسیە بێت کە ئەمساڵ ڕەنگێکی ترێن دەبێت بەڵێ گێلاسی دارک چێری بزەبێت. ئەمە ڕەنگی شینی ئاسمانیە بێت بەدڵنیایەوە ڕەنگی ڕەشیش دووبارە وەکو ئایفۆنەکانی ڕابردوو جگە ئایفۆن 17 پرۆ 17 پرۆماکس بەردەستە بێتەوە. بەڕێستان بەڵێکە جوبیسی بوونەمە تایبەتە بە ئەو ئایفۆنە نوێی کامان تەنها پێشبینی کراوە ئەم بابەتەوە تا ئێستا هیچ شتێک بڵاو نەکراوەتەوە لەلایەن کۆمپانیای ئەپڵەوە.